ڕێز خۆشەویستی هاوڕێیان هەندێک هەواڵی گرنگکەیە ئیتر پێم خۆش بووەوەش ئاگادار بن پێتان ڕابگەێنین ئەو نی دەقەیەک ڕادەوەستین لەناو ئەو بەفر و سەرما و سۆڵ و تاانەوە بەس ئەوم ڕوو بەفر نەباری ئەگەنە بەردەوام دەباری باران دێت بەخێر بێ ناوڕێیان ئێستا هەندێک خەبەری سریعتان پێ دەڵێن ئەوەی دوێنێ ڕوویدا تەحولێکی زۆر گەورەیە یان هاوڕێیان ئەم قسە دەکەم کێشەنێ لە زیاتی نووسین ناتوانم ئەوە ینی بە کورتە ڤیددیۆش ئەو کەم بە و باشترە هاوڕێیان دوێنێ شەو باس کرا لە میدیاکان کە دوو درۆنە بەس بە پێی زانیاری من لە دوو درۆن زۆر زیاتر بووە تا ئێستا ئەوەی زانرایە بە پێی ئەو خەبەرانە کە من دەقیقم لێی بەرپرسیشم بەرپرسی چێ ینی سەرچاوەکان جێی بڕوان لە بارەگای سەرچی ئاسایشی گشتی پاراستنرایە بارەگای سەرچی ئاسایشی گشتی کەەوەی سیبارزانی سەرپەرشتی دەکاتن مقڕی عام دەستگا مدیری ئەمنی عام یان مخابەراتی گشتی کە کۆلەکەی سەرشی ماڵی بارزانیە لەوێ درایە چل دەقەش تەقەیان لێ کردیتەوە هاوکات لە بارەگای ئەو هێزەی گوڵان درایە کە ئەو هێزی گوڵانیش هەر مەنسوور بارزانی سەرپەرشتی دەکات مەنسوور بارزانی سەرپەرشتیەوە حیمایەی چادەوروبەری پاراستن و قاتەکان دەکەن دەتوان لە خۆشدان بپرسن لە هەردوو شوێندرایە من ینی کوژرا و بریندار هەندە کێشەک نییە بە ئاستی ئەوەی سیگنالەکە زۆر گەورەیە هاوڕێیان سیگنالەکە زۆر گەورەیە و هاوکات دەمەوەتان پێ بڵم کە نەوەکانی مەسعود بارزانی هەر هەمیان 5 لەو 6 ڕۆژە بەرەبابی مەسعود بارزانی بەرەبابی نێچیروانبانی هەمووی هەراتینە دەڤەری بارزان لە هەموو گوندەکان دووسەیەکیان دەبینیەوە ئێستاکە لە ئەوڕۆپاش پێیان گوتینە بێنە ئەو دەڤەرە ئێستاکە ئەو 5-6 ڕۆژە هەمویان لیشتان مەسعود بارزانی لە گوندی بارزان بوو ئاری نەوێندەر بوو ینی بە وێنەکان بڵا بووە ئەوە باش سانیتیان لێیان دەدرێ کەتنە کرایە هەوڕێوەکو بەیانی گوتم بەیانی ئەو خەبەرانە نەبوو بەس دوای ئەو خەبەرەکان هاتیە بە خێر بێ ناوڕێیان هەر بە پەلا ئەندێش دەڵێم لە دوو شوێندرایە دەستگای گشتی پاراستن کەەوەی سیبارزانی سەرپەرشتی دەکا و بارەگای گوڵان بارەگای سەربازی گوڵان کە ئەویش مەنسوور بارزانی سەرپەرشتی دەکا و حیمایی چادەوروبەری پاراستن دەکات چکۆ پاراستن ئەو هەموو هێزە چەکدارەی نییە حیمایی ناو ئەوی بکاتن لەو دوو شوێنە کرایە و ماڵی بارزانی 5 بۆ 6 ڕۆژە لە گوندەکانن لە هەموو گوندەکانی دەڤەری بارزان خەڵبووینەوە هەتا دەڵێن ئەوانەی لە ئەوروپاش پێیان گوتینە وەرنەوە دۆرێ و ینی لێرێ وەزەم لێرێ ئی گوندی نێچیرە و بەهەرحاڵ هەر بەرپرسە و هەر مەسوولە و گوندە چییە ماڵی بارزانی لە دۆرێ دەژین بەرەبابی ماڵی نێچیری لە لێرێ شتەشی ئەوان لەوێندا دەژین هەموو شتیان جیاشە ها بۆ زانیارێت هەتا خەتی ئەنتەرنێت و جادە و نازانم هیچیان بەیەک ناچی لە دوو خەتی کارەبا و ئیلا ئیلاخری گرنگ 5-6 ڕۆژە ئەوانە زانیتیان ماڵی بارزانی یان کەتنیان کردیە لەگە ئێرانە مەسەڵەن لەو تەنسیقە دەولیەی یان ئەوە تا خەبەریان هاتی کە لێیان دەترێت تابعەن هاوڕێ ئەو زانیارە لای من هەیە 2-3 جاری کەشە مەسیف بووە بەڵام دەنجی نەدایتەوە ینی زیاتر لۆ چاوترسان و ئەو شتانە بووە شتی گەورە ڕووی نەدایە بەس ئەوەی دوێنە شەوێ نزیک سەعاتێک بووە و تەقەیان لێ کردیە زۆر شەڕەکە یعنی هەموو خەڵک دیتیتی لە مەسی و لە سەری ڕەش لە خوارێ لە کۆڕێ لە ئەوانە خواوەتە خەڵک لێرەیە دەنجی تەقە و شت زۆر هاتیە ئەوە خاڵەکە هاوڕێیان پێشتر پارتی زۆر هەوڵیدا هەتا ئەو سازشەی دیموکرات کۆمەڵە حیزبە کوردەکانی ڕۆژهەڵاتی کرد بۆی ئێران لێنەدا ئەوە فیتی ئێران ئایتر بە ناوی ئەو کرک و باڵانەی شەڕەکانی خۆی پێدەکاتن پارتی هەموو هەوڵە چیدا کە توش نەبی هەوڵیدا بەس ئەو توازنەی پێڕاناگیرێ لەولا تورکیا لەولایە ئەمریکا لەولا ئیسرائیلە لەولایە ئێرانە یعنی هیچ هێزێک ئەوەی پێناگیرێ ئەوە یەکێتی مەسەڵەن لەسەر حیسابی هەندێک شت تورکیا لێی دەدا ئیهانەی منتیقی ئەوە بەس ئەوەی ماڵی بارزانی هاوڕێیان تەحولەکە زۆر گەورەیە من بۆیە دەمێ بڵێم تاوان ئەوە یەکەم جارە ئێران بێ یان ئێران و ملحەقەکانی بێن لە
مرکزی ڕئیسی و ئەمنیەتی ماڵی بارزانی بتن. هاوڕێن ئەوە لە دەستگای پاراستن لە سەرۆکاتی هەرێم و ئەنجومەنی وەزیران گرنگترە لە عمقی وانیاندایە، ینی ئەوانەی دەیان پارێزن لەوەی خەتەرتریان نییە، لەوەی خەتەرتر نییە لە لێدان لێیان بدرێت، وایان نانی لەوەی خەتەرتر نییە لێیان بدرێت لێیاندراوە. لە دوای شەڕی ناوەخۆ هیچ کاتێک سێرە ڕەش تووشی خەتەر نەبووە وەکو ئێستاکە، و ئەو خەتەرە زۆر خەتەردرە لەبەر ئەوەی درۆنەك دەتوانێتن درۆنەك ئەتوانی ئاوا ئیمپراتۆرێتی وەکو ئەمریکا زەقزەقە بکە. بزانە چەند ساڵە خەباتی باکوور هەیە بەقەت درۆن ئەزیەتی نەدانا، ینی درۆن کارەساتە بەنمونە بۆ دنیا وای لێ هاتیە، ینی هاکەرە ئەتوانی گەورەترین دام و دەستگای ئیزعاج بکە مخابەراتی، کەسێک ئەتوانی دەوڵەتێک ئیزعاج بکە وەکو ویکلیکس، ینی ئەو سەردەمە دەژین هاوڕێنەمە. بەهەرحاڵ بینە سەر ئەوەی ئەو بەیاننامە توندەی کە لە حکوومەتەی هەرێم دەچێت من سبێنی ڕەنگی گوتم نەوەک لە مغازە لە بینەوە ئەگلە چکەوت تیاتەرە ئەو دەورە سینەما تەمسیلیان هەیە هەڵدەبردرێ، بەس نا هەڵقوڵاوی ئەوێ لە هەردوو کوڕی بارەگای هەردوو کوڕی مەسعود بارزانیاندایە کە نامەیەکی زۆر ئاشکرایە لە بۆ مەسعود بارزانی لە بۆ پارتی. دیارە ئێران لە سیاسەتەکانیان ناقایلە بۆیە لێیان دەداتن و لە بارەگای هەردوو کوڕی دەداتنەوە، باش دەزانی لە پاراستن دەدا لە سلەی دەدا لە ئی کوڕەکەی کەی گوڵان دەدا لە سلەی داوای مەش وەکو ڕۆژنامە نووسەر ئیشمانە ئەوەی ئەو خەبەرانەی گوێبیستمان دەبی سوپاسی ئەو برادەر و سەرچاوانەی خۆمانەکە من دەقیقم لێ هاوڕێن دەشبینن ئەگەر لەو دوو شوێنەی ڕەنگی زیاتر بی بەس لەو دوو شوێنە درایە خەڵکێ کاکە لەوێن دەربووە خەڵکێ لێن لێمان درایە هەر ئەوەندە دەتوانم بڵێم. ئەزە شەکەوێ دوو ئەو بەیاننامە توندەی حکوومەت پێدەچێتن، ینی کاردانەوەی هەندێک بتن کە مەسرور بارزانی سەرپەرشتی دەکاتن سەر لە نوێ بەیاننامەیەک شەدید ینی زۆر تند و تیژ هەڕەشا هەر زمانی تند ئەوە کە من پێم وایە زمانێکی منداڵانیە بەڕاستی نابێ حکوومەتی هەرێم قودرەتی نییە. دوو بەیاننامەکەی مەسعود بارزانی زۆر نەک نەرمونیانە پاڕانەوەیە بەڕۆسێ لەبەر ئەو تەمەنی مەسعودی و دەرزانی و خەتەر گەیشتە سەر کوڕەکانیشی بۆیە شتەکان دوو جودایە. سەیری بەیاننامەکان بکەن، سەیری بەیاننامەی مەسرور بکە، سەیری بەیاننامەی مەسعودی بکە، دوو عەقڵی زۆر دوورن لە یەکتریدا و خەتەرەکە زۆر جددیە و ئەوە لێرەش ڕاناوەستیتن لێرەش ڕاناوەستیتن پێدەچێت ینی ئێرانە هێزە شیعەکانە لە پارتی ئیتر و پارتیش پێ ناکرێت ئەو هەموو تەوازنە ڕابگریت. هاوڕێیان هەرویستم لە زیاتیەوە ئەو خەبەرەتان تام دەمێ لەوە دڵنیە ئەوە دەشبینن و تەتەوڕەشی زۆر گەورەیە چکۆ دەبتە دەرگاکردنەوە دوایەوە هەموو شتەکە سەرتاکەی ناخۆشە و ڕەنگیش بی سڵح بکرێت سبەی دوز بەچی پارتی لەگە ئێران سازشی لۆ بکە بەس پارتی پێی ناکرێت لە منتیقەکەی خۆی ئەو هەموو تەوازنە ڕابگریت. بۆیە دەبێت لایەک هەر بژێری هەر لایەک هەر دەبژێری هەر بەڵایە کاتە خۆش.